کابینەی هەشتم پڕقەیراناویترین کابینە بووە لە تەمەنی 28 ساڵەی حکوومەتی هەرێم کە بە ناوی پلان و سیاسەتی ئابووری سربەخۆ دەست بۆ قوت و بژێوی مامۆستا و فەرمانبەر و کەمەندان برا و سەرۆکی کابینەکەش شکستە ئابووریەکەی دەخاتە ستۆی بەغدا و ڕۆژنامەنووسێکی ئابووریش دەڵێت وتەکانی نێچیروان بارزانی خۆ دزینەوەیە لە بەرپرسیارەتی شکستی کابینەکەی. لە 2014ەوە حکوومەتی عێراق یەکلایەنە لە مانگی دووەوە میزانیەی هەرێمی کوردستانی بڕیوە، هیچی بۆ ئێمە نەناردووە. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەمینی بودجەی خۆی بۆ ئەوەی معاشێک بدات بەو شێوەی کە حتا ئێستاش سەرف کراوە مەجبور بووە نەوت بفرۆشێ. ئەگەر حکوومەتی عێراق پابند بووە پێویستی نەدەکرد ئێمە لە هەرێمی کوردستان ئەو کارە بکەین. بەپێی زانیاریەکانی پەیام حکوومەتی هەرێم لە ساڵی 2007ەوە تا کۆتایی ساڵی 2014 263 ملیۆن بەرمیل نەوتی تەقتەق و خوڕمەڵە و حەسیرە و چەند شوێنێکی دیکەی بەسەربەخۆ و لە ڕێگەی کۆمپانیەکانی گازپرۆمی ڕۆسی و ئێکسۆن مۆبیلی ئەمریکی و چەند کۆمپانیایەکی دیکە فرۆشتووە و داهاتەکەشی نزیک بە 22 ملیارد دلار بووە کەچی سەرۆکی حکوومەت دەڵێت بەغدا ناچاری کردوون نەوت بە سربەخۆیی بفرۆشن بۆ ئەوەی بتوانن ڕۆبع موچەی موچەخۆرانی پێدابین بکەن. بالحقيقة الحكومة الاتحادية الحكومة المركزية ما قطعت الرواتب وإنما صار اختلاف على عائدات النفط فتوقفت حصة الإقليم بضمنها توقفت الرواتب، وإلا ما في شيء في الحكومة الاتحادية أن تقطع رواتب الموظفين من أبناء الشعب الكردي. كومبانيا إقداد مزرعة بناوي كابكو لایلولی ساڵی 2013 نێچیروان بارزانی بەڵێنی دامەزراندنی کۆمپانیای کەپکۆ و پشکدارکردنی هاوڵاتیانی لە داهاتی نەوت دەکردە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمان و سیاسەتی ئابووری سربەخۆی ڕاگەیاند و بەغداش لە مانگی 2 ساڵی 2014ەوە موچە و بودجەی هەرێمی بە پاساوی پابەندنەبوونی حکوومەتی هەرێم بە یاسای بودجەوە بڕی. ئیدی هەرێمی کوردستان هاتەوە سەرساجی عالی و بە ناوی پاشەکەوتی موچەوە دەست بۆ قوتی مامۆستا و فەرمانبەر و کەمەندامان براو، بەڵام تا هەنووکە سەرۆکی حکوومەت دانی بە شکستی سیاسەتی ئابووری و شکستی کابینەکەیدا نەناوە. ڕۆژنامەنووسێکی ئابووریش باوەڕی وایە وتەکانی سەرۆکی حکوومەت خۆ دزینەوەیە لە شکستی سیاسەتی ئابووری کابینەی هەشتم. ئەم وتانەی سەرۆکی حکوومەت تەنها بۆ ئەوەیە کە ئەم 4 ساڵی ڕابردوو کە قەیرانێکی دارایی و بارگرانێکی زۆر لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بوو پێویستی کا بەوەی کە بودجە لە بەغداوە بڕاوە دەنا حکوومەتی هەرێم توانای ئەوەی هەیە کە ئیدارەی هەرێمی کوردستان بدات. بەڵام لە هەمان کاتا ئێمە هەمومان ئەزانین کە بڕیاری فرۆشتنی نەوت بەسەربەخۆ پێش ئەو وادەیە بووە کە بودجە لە بەغداوە ببڕدرێ و ئێستش دەرکەوت بە فەعلی کە فرۆشتنی نەوت بە شێوەی سەربەخۆ شکستی هێنا لە ماوەی ڕابردوودا. پێش ساڵی 2014 بە ڕێکەوتنی دوولایەنەی نێوانیان دوو حزبی دەسەڵات بە تەنکەر نەوتی هەرێمیان ناودیوی سنوورەکان دەکرد. لە سایەی سیاسەتی ئابووری سربەخۆشەوە بەغدا موچە و بودجەی هەرێمی بڕی و حکوومەتی هەرێمیش لەبەر ناشەفافی داهاتی نەوت توانای دابینکردنی موچەی موچەخۆرانی نەبوو کە هەراوە شکستی با کابینە هەشتەم هێنا و لە کۆتایی تەمەنی ئەو کابینێشدا سەرۆکی حکوومەت خۆی لە بەرپرسیارەتی شکستی کابینەکەی دەدزێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.